ولی تماشا نجاه البته ولات ما ولاتی که فرپیک هاته جاریه اولیوه یه مذهبی و یه نتوی و یه شوازاری و یه زمانوانی و ایدی افهمو به هفراجیان وان پیک هاتانجی بگمان رنگ بدایه به صدان سالا نده همو قناغو سردمین دجواردا اف فرپیک هاته یا انکو اف به هفراجیان کلتور به هفراجیان روحیت به هفراجیان هفدو قبول کردنی و کفیه دناوا پیکاتن کردستان دا برجسته بوی هر کدش جوانتر و بیلیتر ده بهرچنده چاوی نیاران نحزان چه سر آستی نافخای هریمان کردستانی به چه سر آستی دوری جیبه بوی که هل ناید برای خوب کنه پرانیا ولاتن دوری او ولاتن کو زعزع و شرط دایه او کوراتن فرا پیکاتن هول ده خل سر پیکاتن دن زال بکه مسح بکه لهریمان کردستانی برو ویجی که جانترین نمونه روش حالاتان آوین ولاتی میه روحیت به هفراجیانی و هفدو قبول کنی و دست برکردن مافی همو پیکاتان تیدا برجسته بگمان اوه جه روحیت و جه اراده سرکردات که سروک بارزانی روح ریشال داکوتانه که بردام تأکیدی سرویه که دیگه حتی ده سردن خدا با امریکا جی که گرینگترین ناون دا بریاره لجیانه سرک وزیرین کردستان الورجی جاردن تأکیل سرویه که کرد ایدیم بزن بینگلو ده چارچو ویوان همو بابت و پرسنتهی اوه همو به هفراجیانی و پیک ویه کل کردستانی هیه پیکاتا شد بیجن هون دبینن ایک شوان جدشتان کو جه سرنجا پیکاتیان او گلک غنبار کرنه رای گشتی غنبار کریه سرکرداتیا سیاسی کردستان غنبار کریه بریارا دادگاه فدرالیه سبارتی نهیلانا کوتاین عراق کنها امتداینه بگمان دما کوات که درست کرن جلوی دمی کرسی پیکاتان لپارلمان عراقی هبویا حتی ویگا ویل پارزگان هیا گلو بول هرما کردستانی نه طبعا اللي شاف همو دفرين دنيا العراق زورترين بيكاتا لهرما كردستاني نه زورترين تنوع جاني لهرما كردستاني بو فيك رنگ ونا دال فيري بو چافيان فيك هل نات که او الين بحث چار نوي ما في چار خوان نويسين دكن بو افيه که بولات خازم نكريه گلو برئيس صباح صالح احمد بنا او ربابري گشتي پرورده ترکمانيا وزارت پرورده هرما كردستان نهال استوديو ميوانه منه كاي صباح هم بخير بين سباس ممنون إذا أمر روجي نتوي جلوبرجي كردية حتى تركماني شو مسيا كانيش حتى ليرة اللي قال خمان كارمندن جري تركمانيا اللي بركدوا يعني تنوعي كزور جنبهم لكردستان بيستشاري شوارنج دابوا إدي لسر بيكاتا كان أمره كوميسيونير بجارنا كان ضليت شاردي أمانجا كوتا وادية بو بيشكش كردني كانديدا كان أما يكم جارة كشاش خودي برلمان رويش ناوي بيكاتا كان تيدانية سرنجيتو لسر مكما بابتك هنو كي جرينجا طبعا سباس بو من درفته سباس بو زنابتو بو بنيراني كردستان بسشار طبعا ام هلو مرزي كيسا دروس بوا خمان الزانين كوا دادقي فدرالي ام بريالي دا كوا كرسي كوتا كان الى هريم كردستان نهيشتو بلام لو قالوا دا سياسي كاني تركمان و لا حول دانا كوا بليستيتشي يك تاب بين اخواري وببي هيت النغاريا كو ياخذ تيكلبونك لقال بريزان طبعا بريز وزيري بيكاتا كاني هريمي كردستان زور لحول دايو برلمان تاركان وسكرتيري برلمان ولا حول دانا كوالا قال دالقي فدرالي دنجي تركمان وبيكاتا كان بقين نيو خودي دادقي فدرالي كوا بلا هرچان دا ایتر بریاره کدر که خود دانی بریاری دادگاه فدرالی نتمیز دکرید نتانه لی دادرید توا وکو خویان برحال او بابتی که هنو کی بلا برای اسم لورا گابچن ناو نقاش که منو اگر اما باسی پیک هات بکن بتایبتی ترکمانی که کلا پیک هات گرینگی و رسانه کانی هریمی کردستانه یعنی لروی پیدانی ما فی پروردهی کلتوری آزادی کان اما چون حالا سان لروی پرورده طبعا وزارت پرورده هریمی کردستان بخوش حالی و حکومتی هریم کردن باید خچی زوری با خویندنی پیکاتا کند و تایبەتی خویندنی ترکمانی ئێستا مەحاڵی لە ساڵی 1993 و خوێندنی تورکمانی لە هەرێمی کوردستان درێژە پێدەدات و نزیکەی 15 قوتابخانەی تورکمانیمان لە ناو خودی شاری هەولێر هەیە ناو سەتری شاری هەولێر هەیە هەروەها لە شارچکەی کفری سێ قوتابخانەی تورکمانیمان هەرچەندە قوتابخانەیەکیشمان ناو سەتری شاری سلێمانیدا هەیە و قوتابیەکانمان بە زمانی داگ لەم قوتابخانە درێژە بە خوێندنیان دەدەن. چند قوتابخانە بە سەرەتایان ناوەندی دوان ناوەندی شەیە هەمانە لە باخچەیە بنەڕەتیە و ئامادەیە ئەنی لەو قۆناغی گرنگانە هینتانەیە و لە ڕووی دەستەبەرکردنی پێداویستی پەروەردەیەکان بوویەوە
دامەزران دنی مامۆستا ئستا طبعی شان بەشان خوێندنی کوردی هەموو مافەکان بە پێکهاتەکانش دراوە لە ڕووی پرۆگرامەکانەوە هەمان پرۆگرامی هەرێمی کوردستان خوێندنی کوردی بەڵام بۆ جێترایەتەوە سەر زمانەکانی خۆمان بە تایبەتی تورکمانیەکان هەموو کتێبە منهەجیەکان یاخود پرۆگرامەکانی کتێبەکانی خوێندنی کوردی وەرجێتراوەتە تورکمانی ئێستا قوتابیەکان کتێبەکانیان هەموو بەردەستە کەواتە لەلایەن پێکهاتێک تورکمانیەوە سەرنجێکی باش لەسەر خوێندنی تورکمانی هەیە لەگەڵ هەموو کەم و کوڕیەکان سەرنجێکی زۆر باش هەیە لەسەر قوتابخانەکان و خوێندن و درێژە پێدان بە خوێندنی ئەنیاکرێ بڵێن زۆربەی مناڵەکانی تورکمانە چند دەخوێنن لە قۆناغی سەرەتایەوە زۆربەی نەخێر بەڵام ڕادەچی باشە نزیکەی 2400 قوتابی تورکمانی ئێستا لە قوتابخانە تورکمانیەکان درێژە بە خوێندنیان دەدەن 2500 ژمارەێکی باشە لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی معریفەوە لە ڕووی دابوونەریتەوە هەموو بۆنەکانی خۆمان لە قوتابخانەکان نوێ دەکەینەوە و بە تایبەتی ئەم ڕۆژە ڕۆژی جلینەتەوەیمان لە قوتابخانەکانمان هەموو قوتابیەکانمان جلی ئەوانی کوردن جلی کوردی لەبەر دەکەن ئەوانی تورکمان جلی تورکمانی لەبەر دەکەن ئەوانی پێکهاتی ترن ئەوانی جلی خۆیان بە زۆر بە ئازادی و جلەکانی لەبەر دەکەن بۆنەکانیان هەموو نوێ دەکەنەوە کەواتە لەناو قوتابخانەکانتان بێژگە لە قوتابی تورکمان قوتابی پێکهاتەکانی بەڵێ قوتابخانەی قوتابی کوردیمان زۆرە کەواتە ئەوانیش ئارەزوایەکیان فێری زمانی ئەوانەی ئارەزوی خوێندنی تورکیان هەیە و کوردی خوێندنی تورکمانیان هەیە کەواتە تو کە ئاگاداری لە بەرپرسێکی لە وەزارەتی پەروەردە کەواتە ئەو حەزە هەیە لە نەوەکانی ئێستا کە پێکەوە فێری کەلتوری یەکتر بن زمانی یەکتر بن خوێندنی یەکتر بن من قوتابخانەکانی تورکمانی سەرڕای بوونی قوتابخانەکانی تر بەڵام تابلۆیەکی جوانی پێکەوە ژیان لە ناو هەرێمی کوردستانماندا پیشاندراوە و هەروها ئەو پێکەوە ژیانێک کە لە هەرێمی کوردستان هەبوو تابلۆیەکی زۆر جوان بوو زۆر کەسان کەشت چاویان پێڵدا بەڵام بەداخەوە دەیانەوێ بیشێن بەڵام بە هیچ شێوەیەک ناشرێت چکۆ ئەو پێکەوە ژیانە لە ئەزەلەوە نزیکەی ساڵانێک بە هەزاران ساڵ هەیە و هیچ شتێک ناچێت ئەزەلەوە شتەی ڕێگۆڕی شە بەم شێوەیەدا بکوتێ زەحمەتە کەواتە لە چارچێوەی وەزارەتی پەروەردە لە چارچێوەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند یارمەتی دەری ئێوەن ئەمە بوونی بەڕێبەراتی گشتی فێرکردنی تورکمانی لە وەزارەتی پەروەردەشان بەشان بە بەڕێبەراتی گشتەکانی تر هەموو هەوڵێک و توانایەک دەدرێت بۆ سەرخستنی ئەم خوێندنە تەبیعی کە دەڵێ پرۆسی پەروەردە تاوی پرۆسی کە دەرکەی قوتابخانە دەکەوێت دەرکەی پرۆبلەم دەکرێتەوە یاخود تەنگ و چەڵەمە تەبیعی ئاستنجی ئەم شێوانە لە قوتابخانە زۆر بە هێواشی و دەتوانێت زاڵبین لەسەری و سەر بەسەر خوێندنی کوردی هیچ پرۆبلامێکی وایشانێ ئەمە تازە پێشتر گە ئاماژە بۆی بکەم پێشتر بوونی مامۆستا پەیداکردنی مامۆستای زمانی تورکمانی و هەروەها لە پرۆبلەمەکە تۆزێک کێشەمانەوە بەڵام ئەلحەمدوللا بەو 3-4 ساڵی ئاخری هەموو کۆنتڕۆڵ کرانەوە هەموو شتێکیشمان توانیمانە زاڵبین لەسەری و خوێندنەکەمان بەرەو پێشتر بوو لە کاسەبا یەکێک لە بنەماکانی پێشکەوتنی گەلان هەبوونی فرەکەلتوری فراشارستانی فرەفەرهەنگیە و لە هەمان کاتە تێکەلبوونی ئەوان و یەکتر قبولکردنی ئەوان و دەستنیشانکردنی خالی هاوبەش و بەرجستەکردنیانە کەواتە لە کوردستانەوە دەبینی ئەم ئەلحەمدوللا ئەوەی دەبینین ئینشاءڵڵا درێژەش پێ دەدرێتنەوە تابلۆیە جوانەکە لە پێکهاتەکانی هەرێمی کوردستان شان بەشان کورد و تورکمان و عەرەب و یەزیدی و کلدان و سریان و ئەرمەن ئەوە خۆی لە خۆیدا تابلۆیەکی زۆر جوان بوو و هەروهاش دەمینێ لەگەڵ هەر هەموو دەستکاریەکانیشدا ئینشاءڵڵا گەڵانی کوردستان لە بەو شێوازە خەباتیان کردووە خەباتیان ژڕا و قوربانیان داوە ئینشاءڵڵا ئەوەش بە درێژی پێدەدرێتن و هەر سەرکەوتنیش بەدەستدەنی بەڵێ زۆر سپاس بەرێ سەباح ساڵح ئەحمەد بەنارێ بە بەرەگشتی پەروەردە تورکمانی لە وەزارەتە پەروەردەریمان کوردستانی زۆر سپاس بۆ میوانداریتان سپاس بەخێر